پێشخستنی ئەوانی دیکە سەرباری پێویستیمان بە کات بۆ پشوو دەبێت ئامادە بین بۆ پڕکردنەوەی پێویستی ئەو کەسانەی کە ئەگەری هەیە خشتەی کارەکانمان یەک نەکەن. ئەم بنەمایە لە معجزەیەکی زۆر ناسراوە سەرچاوە دەگرێت کە ئەویش بریتیە لە تێرکردنی عیسا بۆ 5,000 کەس ئەمە بێجگە لە ژن و منداڵ. تێبینی ئەوە دەکەن کە هەر چوارنجیلەکە ڕووداوەکانی ئەم معجزەیان تیا تۆمار کراوە یان لانێکەم لە لایەن زیاد لە یەکێکیانەوە تۆمار کراوە و تێبینی ئەوە دەکەین کە بنەمایەکی ناوازەیە لە هەمان ڕووداوە دەپشکوێت. بۆیە بەر بە بنەمایەک دەکەوین کە دەتوانین ناوی لێ بنین تەواوی مرۆڤ. ئەمەش لە نووسینەوەکەی مزگەینی دەرمەتادا بۆ ئەم معجزەیە هاتووە. ئەم بنەمایە پێمان دەڵێت بۆ بەجێگەیاندنی پەیامی مەزن پێویستە مرۆڤ تەواو خزمەت بکەین لە هەموو ڕوویەکەوە جەستە و دەروون و ڕۆح. عیسا سۆزی بۆ کۆمەڵانی خەڵک دەجوڵا. دەربارەی ئەم معجزەیە دەخوێنینەوە وەک ئەوەی مەرقس گێڕاوێتیەوە سەبارەت بە شیفادانی عیسا بۆ ئەم کەسانە کە دیارە نەخۆش و ناساغ بوون. عیسا هەڵدەستێت بە شیفادانیان و دواتریش تێریان دەکات. بۆیە نوێژی کرد و پیرۆزی کردن و نانی ماسی پێیان بەخشی و خزمەتی تەواوی مرۆڤی کرد جەستە و دەروون و ڕۆح. پاشان عیسام ئەزمونەی بەکارهێنا بۆ خزمەتکردنی گیانی ناوەیان کاتێک پێیوتن منم نانی ژیانەکە. ئێوە لەو نانەتان خوارد کە من پیرۆزم کرد بەڵام ئێوە پێویستان بەوەیەکە لە خودی خۆم بخۆن. بە واتایەکی تر ئێوە پشکتان هەیە لە خودی جەستەی خۆم کە دواتر خوێنی لێ دەچۆڕێت لە پێناوی ئێوەدا بۆ ئەوی ژیانێکی هەتاهەتایی بەدەست بێنن. عیسا ئەم ڕوونکردنەوەی بەکاردەهێنا لە پێناو خزمەتکردنی تەواوی مرۆڤدا. بەڵام لێرەدا لە ئینجیلی مەرقۆسدا وە لە هەمان معجزەدا بنەمایەکی ترمان بەرچاو دەکەوێت کە ئەزموونی ژیان بکەین و بریتیە لە سەرەتا پێشخستنی ئەوانی تر سەرباری پێویستیمان بەکات بۆ پشوو. دەبێت ئامادە بین بۆ پڕکردنەوەی پێویستی ئەو کەسانەی کە ئەگەری هەیە خشتەی کارەکانمان پەک بخەن. ئینجیلی مەرقۆس هەندێک زانیاری زیاترمان پێدەبەخشێت دەربارەی ئاراستەی دڵی قوتابیەکان و ژیانیان و پێویستی دیاریکراوەکانیان. سەبارەت بەم بابەتە لە بەشی 6 ئاەتی 30دا دەخوێنینەوە کە دەڵێ نێردراوان لە عیسا کۆبوونەوە هەموو ئەو کار و فێرکردانیان بۆ گێڕایەوە کە کردبوویان. عیسا دوودوو ناردنی و کاتێکە گەڕانەوە ئەوەی کە فێری ببوون هاوبەشیان دەکرد لەگەڵیدا. پێیانەوە دیار بوو کە زۆر ماندوو هیلاک بوون. عیسا لەمە تێدەگەیشت. ئەویش پێی فەرموون هەر خۆتان وەرنە شوێنێکی چۆڵ و کەمێک پشوو بدەن. بۆ ئەوە پێویستیەکانی خزمەتەکەیان بۆ ڕوون بکاتەوە قسەکانی تەواو دەکات و دەفەرمێت لەبەر ئەوەی ئەوانەی دەهاتن و دەچوون زۆر بوون دەرفەتی نان خواردنیان نەبوو. بۆیە کات دەرفەتی پێ نەدابوون بۆ ئەوەی پێویستە جەستەیەکانی خۆیان بەجێبێنن کەواتە چی ڕوویدا. ئیتر هەر خۆیان بە بەلەم چوونە شوێنێکی چۆڵ. چونە بەلەمێکی چۆڵەوە بۆ ئەوەی بڕۆنە شوێنێکی دوور بە مەبەستی دوورکەوتنەوە لەم فشارە. با خوێندنەوەکەمان درێژە بدەین. دەڵێت بەڵام خەڵکێکی زۆر ئەوانیان لە کاتی ڕۆشتندا بینی و ناسیانەوە. ئەوان دەیانخواست هەندێک پشوو بێدەنگی بەدەست بێنن بەڵام خەڵکی ڕێگای ئەمایان پێ نەدەدان. لە هەموو شارەکانەوە پێکەوە بە پێ بەرەو ئەوێ ڕێکەوتبوون و پێشیان کەوتن. وا دیارە کە دەریای گەلیلی زۆر گەورە نەبووە چونکە خەڵکی شوێنیان کەوتن لەسەر کەنارەوەکە و پێشیان کەوتن. کتێبی پیرۆز دەفەرموێت کاتێک عیسا لە بەلەمەکە دابەزی خەڵکێکی بێشماری بینی و دڵی پێیان سووتا چونکە وەک مەڕی بێشوان وابوون. هەر بۆیە دەستی کرد بە فێرکردنیان بە زۆر شت. لەگەڵمدا جەلیل ڕێبکەون و کە تۆ ئێستایەکێکی لە قوتابیەکان و لەگەڵیان دەچویتەوە بۆ پڕکردنەوەی ئەو ئەرکە قورسانەی کە پێیان ڕاست پێدا بوو. فریان نەکەوتویت یەک ژەم خواردن زیاتر بخۆیت و ماندوویت و هیلاکیت. تەنانەت ڕەنگە داڕمابیت بەهۆی زۆری ئەوەی کە لێت داواکراوە وا دەردەکەوێت کۆتاییان نەبێت. با پێکەوە تێبینی تۆمارکردنی مەرقۆس بکەین بۆ زنجیرە ڕووداوەکان لە بەشی 6 ئایسی 5-36. کاتێک درەنگدا دەهات قوتابیەکانی هاتنە لای گوتیان ئەم شوێنە چۆڵەوە ئێستا کاتی درەنگە بەڕێیان بکە تاکو بچنە ئەو کێڵگەیە و گوندانەی دەوروبەر خواردن بۆ خۆیان بکڕن. ویستی دڵی قوتابیەکانی بەو ئاڕاستەیە کە دەیانویست کۆمەڵانی خەڵکەکە بڵاوە پێ بکەن بەبێ ئەوەی پێویستەکانیان جێبەجێ بکەن. هەمومان تەواوکەری چیرۆکەکە دەزانین. عیسا تێری کردن. معجزەیەکی گەورەی خوڵقاند و ژمارەی نان و ماسیەکانی زیاد کرد. دوای ئەوە هەمووان نانیان خوارد قوتابیەکانی کردە بەلەمێک و ناردنی بۆ نێو دەریا و خۆشی چوە سەر چیاکە و بۆ نوێشکردن. دواتر وانەیەکی گرنگ دێتە پێشەوە بەهۆی ئەو ڕەشەباتندەی کە ڕوویدا و ئەوانش لە نێو دەریای گەلیلیدا بوون. لە مەرقۆس بەشی 6 ئایەت 48 ئەوە دەخوێنینەوە کە عیسا کرد کە بینی قوتابیەکانی بەهۆی سەوڵلێدانەوە ماندوو بوون چونکە ئاراستی ڕەشەباکە پێچەوانە بوو لە بەرەبەیان هاتە لایەن بەسەر دەریاچەکەدا ڕۆشت و ویستی لەیان تێپەڕێت. دەربڕینێکی زۆر نامۆیە. بۆ عیسا دەیویست بیان گەڕێنێتەوە. ڕەنگە ویسبێتی حەز بە شپرزەیەکی زیاتر بکەن چونکە پشتیان بەستەوە بە هێز و بازووی تایبەت بە خۆیان.
یان دەیانویست ئەزمموی هەستکردن بکەن بە پشتگوێخستنی پێویستەکانیان هاوشێوەی ئەوەی کە خۆیان دەیانویست کۆمەڵانی خەڵکەکە بەڕێ بکەن بەبێ پڕکردنەوەی پێویستیان بۆ خواردن. با پێکەوە خوێندنەوەی چیرۆکەکە تەواو بکەین. بەڵام کاتێک بینیان بەسەر دەریاچەکەدان دەڕوات ویان زانی دێوەزمەیە. اینجا هاواریان کرد چونکە هەموو بینیان و پەشۆکان. ئەوە دەست بەجێ قسەی لەگەڵ کردن وتی وەرەتان بەرز بێەوە منم مەترسن. اینجا بۆ لای سەرکەوتن ناو بەلەمەکە و ڕەشەباکە وێستا. تێبینی ئەم ڕستەیە نێو ئاەتەکە دەکەن جا بە تەواوی سەرسام بوون لەبەر ئەوەی کە لە پەرزووی نانەکان تێنەگەیشتن دڵیان هەر ڕق بوو. دەربەرینەکان کە ویستی دڵیان نیشاندا دەمەیە دڵیان ڕق ببوو بە واتایەکی تر وا دیارە بە درێژایی تنگانە ناڕەحەت ببوون. ڕەنگە ناڕەحەت ببوون بەهۆی ئەوەی کە خودی خۆیان بەشێک بوون لە پرۆسی تێرکردنەکە و بەشداربوون لە دابشکردنی خواردن و کۆکردنەوەی بەرماوە و وردەنانەکان لە دوای نان خواردنەکە. باشە بۆچی دڵیان ڕق بوو؟ چونکە ئەوەی لەوەی ئەیسا دەویست بیکات و لە واتای ڕاستەقینەی تێربوون و پاشەکەوتکردنی خۆراک تێنەگەیشتەوە. ئێمە ناتوانین لە مانای ڕاستەقینەی ئەم موعجزەیە تێبگەین بەبێ ئەوەی سەیری هەردوو موعجزەکە بکەین پێکەوە. تێرکردنی 5,000 کەس و پاشان ڕێکردنی عیسا لەسەر ئاو و فێرکردنی ئەو وانەیە بۆ قوتابیەکانی. ئەم بنەمایی کە لە هەردوو ڕووداوەکەەوە پێکەوت لێی دەگەین بریتە لە سەرەتا پێشخستنی ئەوانی دیکە. سەرباری پێویستیمان بە کات و پشوو دەبێت ئامادە بین بۆ پڕکردنەوەی پێویستی ئەو کەسانەی کە ئەگەری هەیە خشتەی کارەکانمان تێپەک بخەنەوە. ڕێک هەر ئەمەش بووکە ڕوویدا. ئەمە بنەمایەکی زۆر گرنگ بوو. پرسیار بۆ تێفکردن و جێبەجێکردن بریتە لە ئەوەی کە چۆن دەتوانین هاوسەنگی ئەم بنەمایانە بپارێزین لە نێوان پڕکردنەوەی پێویستەکانی ئەوانی تر و تەرخانکردنی کاتی پێویست بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆمان و خێزانەکانمان. سەبارەت بە خزمەتکار و ڕابەرانی کلێساکان خشتەی کارکردنەکان هەرگیز تەواو نابێن. خزمەتکردن کۆتایی نایە. کارکردن لە پیشەیەکی ئاساییدا زۆر ئاسانترە لە خزمەتکردن چونکە خزمەتکردن خشتەکەت بۆ خاوخۆت نییە. بابەتەکە حکمەتی زۆری پێویستە بۆ ئەوەی ئەم هاوسەنگی بپارێزرێت. پۆلز ئاماژەی دابەم هاوسەنگیە کاتێک ویستی پەیامەکە بۆ دانیشتوانی فلیپی بنووسێت کە لە بەشی 2 و لە ئاەتەکانی 3 تا 5دا دەڵێت هیچ شتێک بە خۆپەرستی و لوودبەرزیەوە مەکەن بەڵکو بە شێوەیەک بێفیز بن کە بەرامبەرەکەتان لە خۆتان بە باشتر بزانن. لێرەدا دیان پیانانێک هەیە کە هەندێک پرسی کەسی هەیە کە پێویستە ئێمە بایەخیان پێ بدەین. ئەمەش بابەتێکی یەکلاییە بەڵام ئەوەی لێرەدا دەڵێت ئەوەیە کە بە تەنیا گرنگی نەدەن بە پرسە تایبەت و کەسیەکانی خۆمان. تەنیا بایەخ بە بەرژەوەندی تایبەتی خۆتان مەدەن بەڵکو با هەر یەکەتان بایەخ بە بەرژەوەندی خەڵکی دیکەلەج بدە. وەک چۆن عیسای مەسیح بیر بکەنەوە بیری دەکردەوە ئێوەش بە هەمان شێوە بیر بکەنەوە. ئێمە بەم بیرۆکەیەوە لە ڕووداوی تایبەت بە موعجزەی تێرکردنی کۆمەڵانی خەڵکەکە تێدەگەین. ئەمەش هاوسەنگیکی قورسە لە کاتێکدا کە پێویست دەکات پلانەکانمان بگۆڕین ئەیسا پێمان دەڵێت لە دۆخی هاوشێوەدا پێویستە پلانەکانتان بگۆڕن و تەنانەت ئەگەر ماندوو هیلاکیش بوون چونکە ئەم خەڵکانە پێویستی خۆیان هەیە و پێویستە لەسەرمان بۆ ئەوان پڕی بکەینەوە گرنگیان پێ بدەین. کاتێک ئەیسا بە قوتابیەکانی فەرموو هەر خۆتان وەرنە شوێنێکی چۆڵ کەمێک پشوو بدەن ئەو دەیزانی ئەوەی کە ڕوو دەدات چییە و دەیزانی لە نێو ئەو ماندوو بوونایەندا دەبێت فێریوانەیەکی نوێ ببن. بۆیە پێویستی دڵیان بوو ئەیسا جێگای سەرسوڕمان نەبوو بەڵام ئەو زۆر جار دەویست تەنانەت لە ژێر فشاریشدا فێریان بکات کە بەردەست بن بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ئەوانی تر. بەڵام چۆن ئەم هاوسەنگی بپارێزین؟ ئێمە هەمیشە سەرکەوتوو نابین لەم بابەتەدا. زۆر جار ناچارە بین پێویستەکانی خەڵکی تر ئەوانەی کە خزمەتیان دەکەین بەر لە پێویستەکانی خۆمان و خێزانەکانمان پڕ بکەینەوە. ڕەنگە ئەمە لە دۆخێکی قەیران و لە دۆخێکی تایبەتیدا ڕوو بدات بەڵام بەداخەوە لە دۆخی تردا ئەوەی کە هەڵی دەبژێرین کە پێویستی ئەوانی تر دوا بخەین بەجێ ئەوە بیر لە پێداویستەکانی خۆمان بکەینەوە. زۆرێک لە خزمەتکارەکان پرسیاری ئەویان لێ دەکرێت کە چی دەکەن ئەگەر کاتێک بگەڕێنەوە دواوە. زۆر جار وەڵامیان بریتە لەوەی کە کاتێکی زیاتر لەگەڵ خێزانەکان بەسەر دەبن. ئێمە هەمومان پێویستمان بۆیە کە لە ئەزمونە سەلبیەکانمانەوە فێربین و شێوازی مامەڵەکردنی داهاتوومان بگۆڕین بۆ ئەوەی کە ماومانێتەوە بۆ خزمەتکردن. تۆ ناتوانیت ڕابردوو بگۆڕیت بەڵام دەتوانیت ئەوە بگۆڕیت کە لە داهاتوودا ئەنجامی دەدەیت. دەبێت ئەم هاوسەنگی بپارێزین لە ژیانماندا. ئەگەر لە یەکەم جاریدا سەرکەوتوو نەبووین چانسی ئەوەمان هەیە کە بەدوا لێبداوای لێبوردن بکەین لەو کەسانێکە کەم تەرخەم بووین لە ئاستیاندا. بۆیە بنەماکە بەم شێوەیە سەرباری پێویستیمان بکات بۆ پشوو دەبێت ئامادە بین بۆ پڕکردنەوەی پێویستی ئەو کەسانێکە ئەگەری هەیە خشتەی کارەکانمان پەک بخەن. کۆتا بەشی بنەماکە بریتە لە پێویستی پاراستنی هاوسەنگی و پشتگوێنەخستنی کەسانی نزیکی خۆمان.